کادرانێکێتی لە سنووری مەڵبەندی چەمچەماڵ جەخەل لەسەر پێویستی بە زووی بەستنی کۆنگرەی چوارەمی حیزبەکەیان دەکەنەوە و ڕایدەگەیەنن هەلومەرجینۆ دەخوازێت هەرچی زوو یەکێتی کۆنگرەی خۆی بەستێت. کۆنگرا کلیلی چارەسەرکردنی سەرجەم کێشەکانە بۆی کە ئەم ڕێکخراوە لەگەڵ سەرجەم گۆڕانکاریەکانی سەردەمدا بگونجێت لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە و جیهاندا بگونجێ پێویستە هەوڵ بدرێ بۆ بەستنی کۆنگرا. هەوڵێک هەیە بۆ بەستنی کۆنگرا پێویستە هەوڵەکان تەواو بکرێتەوە لەگەڵ ئەوەشدا کە ئەم ڕێکخراوە دەبینی لەگەڵ دامەزراندنیا کە چەند کۆنگرێکی دیکەی بەستووە ئەم کۆنگرێش پێگومان گرنگیشی خۆیە بێ. کۆنگرە شتێکی زەروری و پێویستە بۆ ئەم ڕۆیەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوەی من وەکو خودی خۆم کۆنگرە بە نوێبوونەوەی یەکێتی دائەنێم کۆنگرە بەوە دائەنێم کە یەکێتی ئەبوژێتەوە یەکێتی تازە ئەبێتەوە لەبەر ئەوە پێویستە لەبەر بارودۆخەکەش ئێمە پێویستمان بەوەیە داوامان ئەوەیە لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بە عام هەڤاڵان ئەو بەڕێزانە داوامان لیان هەیە هەوڵ بدەن بۆ کۆنگرە بەستن بۆ پێکهێنان بۆ یەکێتی ناو یەکێتی پاراستنی یەکێتی ناو یەکێتی لەبەر خاتری بەژەوەندی یەکێتی نیشتمانی کوردستان و میلەتەکەمان. وەک کادرانێکێتی لە چەمچەمە ڕایانگەیان بەستنی کۆنگرا یەکێک لە پێویستیەکانی نوێبوونەوەی بۆ هەرحیزبێک و لەمەوبەرکە یەکێتی پێشەنگی کوردایەتی بووە بۆ داهاتووش دەتوانێت بزوتنەوەی کوردایەتی زیاتر بۆ پێشەوە بات. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.